هاوڵاتیانی بەژمەینەتی هەرێمی کوردستان، فەرمانبەران، مامۆستایان، کاسبکاران، تەندروستکاران، برایان و خوشکانمان لە هێزەکانی ناوخۆ و هاتوچۆ، ئاگاتارتان دەکەینەوە کە سبەینێ 25/6/2020 پێنجشەمبە کاتژمێر 4 پاشنیوەڕۆ ناڕەزایەتی و خۆپیشاندان لە بەردەم باخی گشتی سلێمانی بەرامبەر سلێمانی پاڵاز دەست پێ دەکات. دژی سیاسەتی چەوساندنەوە و برسیکردنی هاوڵاتیان، بۆیە داوای ئامادەیی و پشتگیری و پشتیوانی هەموو لایەک دەکەین بۆ گەڕاندنەوە و سندنەوەی مافە زەوتکراوەکانمان. داواتان لێ دەکەین کە ناڕەزایەتی و تووڕەیی ناو کۆڕە تۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی مەدەنی و دوور لە تند و تێژی بهێنە سەر شەقامەکان و لە هەمان کاتدا هەمومان پابەندی سەرجەم ڕێکارەکانی خۆپارێزی تەندروستی دەبین. 24/6/2020 ئەنجومەنی سربەخۆی مامۆستایانی ناڕازی، تەندروستکاران، کارمەندانی هاتوچۆ، فەرمانبەرانی ناڕازی، تۆڕی ڕێکخراوەکانی سلێمانی، نابینایان.